زانکۆی چەرمۆ بەهۆی نەبوونی بەشە ناوخۆی تایبەت بە خۆمان هەڵسان بە ئەنجامدانی ئەم گربوونەوەیە لە پێناو داواکردنی مافەڕەوەکانی خۆمان ینی مافە سەرەتایەکانی خۆمان کە لێرە هیچ بەردەست نییە. ئێمە وەکو خۆمان کێشەمان زۆرە و ئێرە دوو قاتی ئەم بەشە ناوخۆیانەی کە تایبەتە بە پەیمانگەکە دراوە بە زانکۆی چەرمۆ کە ئەمیش کراوە بە منەت بەسەرمانەوە بەجدی و هیچ خزمەتگوزاریەکی نییە لە ڕووی ئاوی گەرمەوە لە ڕووی گازەوە لە ڕووی گەرمکەرەوە ینی تەلەبەمان هەیە کە بۆ غاز ینی غازمان بۆیە لە قاتی یەکەوە ئێمە خۆمان تەلەبەی زانکۆ لە قاتی 4 و 5 لە قاتی یەکەوە ئەبێ ئەو غازە بەرێتە قاتی 4 و 5 ینی کچ چۆن ئەتوانێت غازێک بەتەنا بەرێتە سەر هیچ خزمەتگوزاریەکمان نییە یعنی ئێمە هێوکاری ئەمەمان ئاشکرا کە هاتوونەتە سەر جادە باشە ئیشی ئەوڵجاریشمان نییە سەرەتا ئێمە ئاوی گەرمان نییە جیازێکی زۆرمان نەکرێت و هەروەها تەنانەت ئاوە خواردنەوەکانیشمان پاک نین کە بیخۆینەوە من تەلەبەم دیوە بە مەنجەڵ ئاو گەرمەکە بۆ خۆم بە سەتڵ ئاوم گەرم کردووە خۆم شۆردووە لە چ ماڵێکا لە چ داخلیەکە ئەمە هەیە یعنی هەر بەجددی زۆر ناخۆش ئەنجا سەر باقیەوە من لە قاتی 4 و 5 پێدام قاتەکانی تریان بەتاڵە ئێمە هیچ ناکەنایە بەڵام قاتی 4 و 5 مەسعادێک چیە ینی بۆ پێی ناکەن ئێمە لە داخلیەکانی پەیمانگاکە ئەمێنینەوە داخلیەکی تایبەت سەربەخۆی بۆ خۆمان نییە ئێمە شقەیەک هەیە لە داخلیەکانی شۆڕش کە دراوە بە کارمەندێک بەکرێ ئەو شقەیە بۆ ئێمە بدەن هەموو کێشەکانی ئێمە حەلە بێت بەڵام ئەو شقەیە دراوە بە کارمەند و کریەکەی وەرەگرنەوە وەڵی وتیان کارمەندێکە و بەکرێ لەوێ دانیشتووە بەس بۆ ئەوی بە ئێمەی نەدەن ئەوە لەوێ دانیشتووە